دانیشتێکی باش کرا پێش ئەوە ئێمە وەکو لایەنی پێشمەرگە و برادرانی مەڵبەند و سەرکردایەتی هەموو بەیەکەوە دانیشتین ئەم شەڕە لە بەرژەوەندی کەس نییە بۆیە بڕیاری تەواو درا لەگەڵ قاعدە سەربازەکانە کەوا و هەروەها سیاسەکانی خۆمان کە ئەم شەڕە بە زووترین کات ڕابگیرێ و چارەسەرێکی دوور و درێژ بۆ ئەم مەسەلەیە بکرێ و بۆ چوونی خۆمان هەیە لەسەر ئەمە بە تەواوەتی ڕێککەوتوین کاک ئاسووە کاک عەدنان برادرانی تر هەموو ڕێکین لەسەر ئەم مەسەلەیە و هاتنی جەنابی هادی عامری لەگەڵ ئەو وەفدەیە کە هاتوون لەگەڵیانە تێگەیشتنی تەواو هەیە بۆ ئەمە و بڕیار دراوە کە ئەو شەڕێک کە هەیە ئێستا لەم دەقیقەیە ڕابگیرێ و بە هیچ شێوەیەک تەقە نەکرێ و زەبتی نەفس بکرێ و ئەو خەڵکە خراپانەی کە ئەبنە هۆی ئەوەش ئەم حادیسانە ڕووبدا چ لە لایەنی کوردیەوە یان لە لایەنی تورکمانیەوە یا هەر لایەنێکی تر دیاری بکرێن و لە شاری تووسخورمات و دوور بخرێنەوە